سڵاوتان لێبێت هاوڕێیان، خۆشحاڵم کە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. لەم ڤیدیۆیەدا باسی دزیکردنی زۆر لێهاتوانە دەکەین کە لە کامێرای چاودێری تۆمارکراوە. دزی بەتاوان هەژمار دەکرێت و نابێت بەکارێکی باشی وەسف بکەیت، بەڵام هەندێ دزی هەیە کە تووشی شۆکت دەکات و مێشکت قبوڵی ناکات. Ladies and gentlemen, this is an actual robbery. لەوانەیە لە سینەما بینی بێتێت وەڵدڵنیا بن لەوانەشە لە ژیانی ڕۆژانەماندا ڕوو بدات. بۆیە ئێستا دەدزیتان پیشان دەدەین کە بە شێوازێکی زۆر زیرەکانە ئەنجام دراوە. بەڵام بیرتان نەچێت بۆ بینینی بابەتی زیاتر لە کەناڵەکەمان ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکە چاڵاک بکەن. ئێستاش با دەست بە ڤیدیۆیەکەمان بکەین. دەیەم، دزین بە بەکارهێنانی تەقەمەنی. کۆمەڵێ دزی چەکدار هەڵیان کوتایە سەر بانقێک دوای ئەوەی دەرگای دەرەوەیان شکاند، کۆمەڵێ تەقەمەنیان دانا بۆ ئەوەی دیوارەکەی پێبشکێنن. وە کامێرەکانی شتێک چوون و وەپارەکەیان برد، بە سیارەی بار هەڵگر دەربازیان بوو وە نزیکەی 25 ملیۆن دۆلاریان دزی. نۆیەم، گازینۆ. 4 دز هەڵیان کوتایە سەر یەکێک لە یانەشەوانیەکان کاتێ یەکێکیان لە دەرەوە مایەوە بۆ ئەوەی چاودێری هاتوچۆی دەرەوە بکات. کاتێ چوونە ژوورەوە تەقەیان کرد بە شێوەیەکی هەڕەمەکی و پارەکەیان هەمووی دزی و سەرکەوتوو بوون لە هەڵاتنیان. هەشتەم، دزین بە هەلیکۆپتەر. لە ساڵی 2010 هەلیکۆپتەرێ لەسەر سەربانی بانقێک نیشتەوە. 3 پیاوی چەکدار داخلی بانقەکە بوون، خەزێنەکەیان شکاند و نزیکەی 50 ملیۆن دۆلاریان دزی کە ئەم کارە نزیکەی 15 دقەی پێچوو و بۆ ئەوەی سەرنجی پۆلیس ڕاکێشن و مەشغولیان بکەن بانقەکەیان سوتاند، بەڵام پۆلیس توانی یەکێک لەو باندە دەستگیر بکاتوە بەشێک لە پارەکەیان گەڕاندەوە بۆ خەزێنەی بانقەکە. حوتەم، شوێنی ئاڵتون فرۆشتن. 6 دز هەڵیان کوتایە سەر مۆڵێکی بازرگانی کە ئاڵتونی تیادا دەفرۆشرا. بە بەکارهێنانی 3 ماتۆر سکێڵ و بە بەرچاوی هەمووانەوە ئاڵتونەکانیان دزی. دەوریان بەکارهێنا بۆ شکانی پەنجەرەکان. ئەم دزیە لە ژێر هاواری خەڵک و جەڕەسی ئاگادارکردنەوەی پۆلیس ڕوویدا کە نزیکەی 2 ملیۆن دۆلار ئاڵتون دزرا. دوای ئەوە ماتۆر سکیلەکان لە نزیک یاریگایەکی گۆڵف دۆزرایەوە. شەشەم، بە ڕۆژی ڕووناک ئەم دزیە کرا لە دوکانێکی ئاڵتون فرۆشتن. لە ماوەی 6 دقیقەدا کە 51 کەس بەشدار بوون و بە گروپی جلسپیەکان ناسراو بوون. ئەم گروپە 34 تاوانی دزی ئەنجام داوە لە ئەوڕۆپا و تەوریان بەکارهێناوە بۆ شکانی پەنجەرەکان، بەڵام لە کۆتاییدا سەرۆکی باندەکە دەستگیر کرا و بۆ ماوەی 21 ساڵ زیندانی سەپێنرا بەسەریە. پێنجەم، شاحینەی گواستنەوەی پارە. کۆمەڵێ دز نزیکەی 7 ملیۆن دۆلاریان دزی لە شاحینەیەکی گواستنەوەی پارە و ئەم کارە بە بەرچاوی خەڵکەوە ئەنجام درا و لەسەر جادەی گشتی. دزەکان دوای ئەوەی شاحینەکەیان سوتاند ئەگەرچی پێکدادان ڕوویدا، بەڵام کەس گیانی لە دەست نەدا و دەستگیرکران. چوارەم، لە ساڵی 2007 3 دز بە سیارەیەکی گواستنەوەی پارە ئەم دزییان ئەنجامدا. دوای ڕاکردنیان پۆلیس شوێنیان کەوتن، بەڵام دەعم ڕوویدا بەمەش زەرەرێکی زۆر بەر پۆلیس کەوت. چەندین جار دزییان کردووە کە نزیکەی ملیۆنێ دۆلاریان دزیوە و لە ساڵی 2010 هەمویان دەستگیرکران و سزادران. سێەم، دزی دەمامکدار. لە ساڵی 2014 6 دز دەموچاویان داپۆشی بووە. عارەبانەی مناڵیان پێبوو بۆ ئەوەی داغڵی مۆڵەکە ببن و هەڵیان کوتایە سەردووکانی زەڕنگرەکە کە بەتەور دەرگا و پەنجەرەکانیان شکان. لە ماوەی 15 دقیقە دزیەکە کرا کە چەندین ژووری گرانبەها دزران کە نرخیان ملیۆنێ دۆلار بوو و دوای تێپەڕبوونی تەنها 2 کاتژمێر هەمویان دەستگیرکران. دووەم، چاپخانە. کۆمەڵێک دز هەستان بە دزینی چاپخانەیەک بەهۆی مشاری تایبەتەوە کە بۆ شکان و بڕینەوەی پەنجەرە ئاسنەکان بەکاردێت و دزەکان سەرکەوتوو بوون لە دزینی 770,000 دۆلاردا و توانیان سیارەیەکی سپۆرتی گرانبەهاش بدزن کە بەهاکەی 300,000 دۆلارەوە. ئەو سیارەیەیان لە دزیەکانی داهاتوودا بەکارهێنا و بە خێراییەکی زۆر لێیان دەخوڕی کە دەگەیشتە 140 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا لە کاتی ڕاکردنیان لە دەستی پۆلیس. لە کۆتاییدا توانیان 4 دز بگرن و سزای 7 ساڵ زیندانیان بەسەردا بسەپێنن.
یەکەم دەرمانخانە لە ساڵی 2016دا دوو دز هەڵیان کوتایە سەر دەرمانخانەیە بۆ نزیکەی دووکات ژمێر ملیۆنێ دۆلاریان دزی. دزەکان بە پلانێکی تۆکمە ئەنجامیاندا کە ئامێری زەنجی ئاگادارکردنەوەکەیان شکاند و ئەرزەکەیان تاڕ کرد بۆ ئەوەی هیچ ئاگرکەوتنەوەیەک ڕوونەدات کاتێ خەزێنەکە دەبەنەوە و توانیشیان دەرمانە گرانبەهاکانیان بدزن و خاوەنی دەرمانخانەکە بڕیاریدا هەر کەسێ دەستگیریان بکات خەڵاتی ئەو کەسە بکات. کام لەم حاڵەتانە سەرسامی کردید لە کۆمنت بۆمانی بنووسە. سوپاسان دەکەم کە تاوەکو کۆتایی ڤیدیۆیەکە لەگەڵم بوون. ئەگەر ڤیدیۆیەکەتان بەدڵ بوو لایکی ڤیدیۆیەکە بکەن و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکە چاڵاک بکەن تا هەموو بابەتە تازەکانتان پێ بگات. تا ڤیدیۆیەکی تر و کاتێکی تر هەر شاد و بەختەوەربن و خواتان لەگەڵ بێت.